من ئێستا خزمێکی ئەو پاسەوانی لاور شێخ زەنجیم لەگەڵ کاک فاخیر قوربانی کاک فاخیر سڵاو لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس پێم بڵێ ئێوە کەی زانیتان ئەو کوڕە بریندارە چونکە ڤیدیۆکە چەند ڕۆژێک دوای ڕووداوەکان بڵاو بوو قوربان ئێمە هەتا ئەو گرتە ڤیددیۆێمان نەدیت ئێمە نەمازانی کە ئەوە ماوە ئەو کاک محەممەد خەڵکی خەلازەیە کوڕی کاک مەحموودە خزممانە هەتا ئەو گرتە ڤیددیۆێمان دیت ئینجازانیمان کاک محەممەد بریندارە بەڵام دەشمان گوت لەوانەیە لە سزنیش بێ هەر بمرێ بۆیە پاشی 15 ڕۆژ بە هەوڵ و ماندوونی سەمبرادەر و باوکی و کەسوکاری توانیان بیدین و بچنە لای کە چوون لای بەشێکی جەستەی سوتا بوو بریندارەکەی چۆ بوو بریندارێکی زۆر بوو پارچەی بەسەری کەوت بوو بە دەستی کەوت بوو بە قۆڵی کەوت بوو بە سنگ و ئەوانەی کەوت بوو وەزئی زۆر شەڕ بوو دیار بوو لە گرتێ ڤیددیۆیەکەش کە ئەو چەکدارە یان ئەو کۆماندۆیە کە پێی دەڵێ شادومان بێنە ئەوانش ئەو دەما فکریان وا بووە پاشی چەند دەقێشکە چەند سەعاتێشکە دەمرێ بۆیە پێیان گوتووە شادومان بێنە بەڵام لەخوا بە زیاد بێ پاشی 15 ڕۆژ کە باوکی دەچێتە مەشایەکە ماوە و ئەیلازیان کردو و ئێستا لەخوا بە زیاد بێ وەزئی جێگیرە